توندوتیژیەکان لە ناوچەی گەرمیان بەپێی ئامارە فەرمیەکان و بەپێی ئامارەکانی ڕێکخراوەکان طبعاً ڕۆژ تا ڕۆژ لە زیادبووندایە ئەمەیشە هۆکارەکانی بۆ ئەو دابوونەریتە و بڵێن ئەو نەبوونی یاسایەکی توکمە و جێبەجێکردنی ئەو یاسانە بە ڕووی ئەو تاوانبارانە کە ئەو کردارە قێزنەوە ئەنجام ئەدەن لە ناو کۆمەلگایە. بۆیە توندوتیژیەکان ئەگەر باسی بکەن ئێمە لە گەرمیانە لە کوشتن و خۆکوشتن و سوتاندن و لێدان و بێبەشکردنی لە خزمەت گوزاریەکان کە چۆن کەچی وەکو ئەوەیە لە بێبەشکردنە لە خوێندن، بێبەشکردنە لە میرات، نەتوانێت دەست بکاتە ئەو خزمەت گوزاریانەکە بۆ ژنان فراهنگ ئەکرێ لە ناو کۆمەلگا. ئەمانە هەمووی یەکێکن لەو مەوزوع چۆن ئەڵێ کێشەیەکن لەو کێشانەکە ژنان ڕوبەڕووی ئەبێت لە ناو کۆمەلگایە. بۆیە ئەمانە وا ئەکا ڕێکخراوەکان زیاتر، چالاکوانان زیاتر بەرنمەیەکی توکمە دابڕێژن بەیەکەوە کە بتوانن ئەم توندوتیژیانە لە ناو کۆمەلگاکەی ئێمە خاستەن لە ناوچەی گەرمیان کەمتر بکرێتەوە. ئەو توندوتیژیانە کە لە ناو گەرمیانە ئەبینرێ سوکایەتی کردنە بە ژنان لەگەڵ ئەوەی شالێدانە خۆکوشتن و کوشتن و خۆسووتاندنیش بەداخەوە ئامارێکی زۆری هەیە لە ناوچەکەمانە. ئەمە هەمووی ئەگەڕێتەوە بۆ وەکو وتمان باسمان کرد نەبوونی یاسایەکی توکمەویان نەبوونی بەداخەوە قەزەکانی ژنان لە ناو محکەمەکانە بەو ئاکارە نابرێت کە دڵخۆشکەر بێ کە بڵێن ئەو قەزیانە ئەگاتە شوێن و مەبەستی خۆی و ئەو کەسانە کە تاوانەکانیان ئەنجام کرداوە ڕوبەڕووی یاسا ببنەوە. بێگومان ئێمە یاسا نوقتەیەکی گرنگە لە ناو بڵێن قەزێکا کە ئێمە جێبەجێکردنی یاسا بێ لەگەڵ ئەوەیشا هۆشیارکردنەوەی کۆمەلگایەکێکە لەو مەوزوعانەکە ئێمە جەختی لەسەر ئەەکەینەوە لەگەڵ ئەوەیشا مەوزوعی میدیا لەسەر پرسەکانی ژنان ئەمەیشە زۆر گرنگە کە بەجددی مەوزوعەکان شرۆڤە بکەن و باز بکرێ و هۆکارەکانی بدۆزرێتەوە. طبعاً ڕۆڵی ڕێکخراوەکان گرنگە خۆت ئەزان لە هەموو کۆمەلگایەکی مەدەنی و کۆمەلگایەکی پێشکەوتوو ڕێکخراو ئەرکی سەرشانێتی کە ئاگاداری ڕەوشی ژنان بێ و بەرەو پێشبوونی قەزەکانی ژنان بەس لاوازی ئەم ڕێکخراوانە لەگەڵ نەبوونی زەمینە سازیەک بۆ ئەنجامدانی ئەم پرۆژانە و لەگەڵ چۆن ئەڵێ نەبوونی هەماهەنگێکی دروست بینی ڕێکخراوەکان و بڵێن حکوومەت ئەمانە هەمووی هۆکارێکن کە ئاو توندوتیژیەکان بەداخەوە بەرفراوانتر بێ و بە جۆرەی ناشرینتر ببینرێن ناو کۆمەلگا. وەکو ئێمە ئاماژەمان پێکرد دابوونەرێتی ڕۆڵێکی گرنگی هەیە بۆ ئەوەی زەمینەیە ساز بکە بۆ ئەوەی پیاوان دیسانەوە توندوتیژیەکان بەرامبەر بە ژنان زیاتر بکەن چونکە ئەمە وا ئەکا کە ڕۆڵێکی دا بە پیاو کە پیاوەکو کەسی یەکەم لە ناو کۆمەلگا و ژنانیش بەداخەوە کەسی دووهەم بێ یان سێهەم بێ لە ناو کۆمەلگا سیر بکرێ. ئەمانە هەمووی ئەگەڕێتەوە بۆ عەقڵێتە پیاو سالاریە و بڵێن کۆمەلگاکە و دابوونەریت کە چەسوانێتی بەسەر ژنانە و قەزەی ژنان لە کۆمەلگاکە. طبعاً چارەسەری ئەم دۆخە هەر ئەوە نییە بڵێن بە دەستی ڕێکخراوەکانە یان چالاکوانە بگرە هەموو ئەو کەسانە کە پەیوەندیدارن بە قەزێکە چی مافی مرۆڤ بێت چی ڕێکخراوە نێو دەوڵەتەکان بێت چی حکومەت خۆی کە ڕۆڵێکی گرنگی هەیە کە بۆ ئەم مەوزوعانە و بۆ ئەم پێشلکاریانە بێتە سەرخەت و خۆی بە چۆن ئەڵێ بەپێی ئامارەکان خۆی ئەبینێ لە ناو حکومەتەوە بەداخەوە ئێمە لە پەرلەمانیش لجنەی ژنانمان هەیە ئەمانە هەمووی ئەبێ ئەکتیڤ بکرێتەوە دانیشێ بەیەکەوە چۆن ئەڵێ دراساتێکی گرنگ و ئەو هۆکارانە بدۆزنەوە بتوانن یاسایەکی توکمە جێبەجێکار بێ لە ناو قەزێکە. ئێمە گەر باسی ژنانکەین ژنانیش ڕۆڵی یەکەمی هەیە لە ڕوبەڕوو لە بەرەنگاربوونەوەی ئەم توندوتیژیانە کە ژنان خۆیان هیچی تر قبوڵی نەکەن ئەم توندوتیژیانە بەرامبەریان کە چونکە ئەمانە یەکێک لە پێشێلکارەکانی مافی مرۆڤ کە بەرامبەریان ڕوبەڕووی ئەبنەوە. بۆیە ژنان ئەبێ هۆشیارکردنەوەی خۆیان بێ بتوانن ببنە ساحب قەرار بتوانن بنە ساحب کار. ئەمانە هەمووی ژنان بەهێز ئەکا لە ناو کۆمەلگا.